بەناوی خوای بەخشندە و میرەوان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا و لەگەڵ هاوکارم کاک جەلال لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا هاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئەزان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە ستەم لێکراو چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ستەم کاردا بکات، واتە چۆن دەتوانێت ڕوبەڕووی ببێتەوە، چۆن ئەو مافەی خۆی وەربگرێتەوە کە ستەم لێکراو ستەمی لێ کردووە و ئایا یەک دەنگی ئەوانەی کە ستەمیان لێکراوە تا چەند گرنگە لەوەی کە ڕوبەڕووی ستەم لێکراو ببینەوە. بەروە لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە مافی ناڕەزایەتیەکان دەکەین و کەسانی کە ناڕەزایەتیان هەیە تا چەند مافیان پێدەدرێت لە هەرێمی کوردستاندا و تا چەند مافەکانیان جێبەجێ دەکرێت لە کاتێکدا کە لە هەرێمی کوردستاندا نادادی و نادادپەروەری و قوتی هاوڵەتیان دەخورێت و هەروەها موچیان پێ نادرێت و ناڕەزاییان هەیە. لەگەڵ ئەوەشدا دەسەڵات تا بتوانێت سەرکوتیان دەکات و مافیان پێ نادرێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا بزانین تا چەند ئەم مافە جێبەجێ دەبێت. بەروە کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون. دەستپێکیش دەچینە بەسەر بورگەی کەش و هاوزانین ڕۆپلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەردووە پێکەوە بینەوی دەمین.
خۆشەویستانی پایانی ڕۆژ تۆر یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە دەبێت ستەم لێکرا و چۆن مامەڵە لەگەڵ ستەمکارتا بکات. دیارە ئەمڕۆکە کە دۆخی هەرێمی کوردستان لە پاش 30 ساڵ حکومڕانی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە ئارەدا هەیە، زۆرینەی هاوڵاتیان ناڕازین و باوەڕیان وای ئەمی کە ڕوودەدات ستەمێکە لە هاوڵاتیان دەکرێت. کەواتە با بزانین لە ڕووی ئاینەوە کە کۆمەڵگەی ئێمەش موسڵمانن چۆن دەبێت ستەم لێکرا و مامەڵە لەگەڵ ستەمکاردا بکات. لەسەرم بابەتەش لە دەربەندیخانەوە زۆر بەڕێز مامۆستا عەباس ساڵح زانایانیمان لەگەڵ مامۆستا سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش. السلام ورحمة الله وبركاته. مامۆستا پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام کە فێرمان دەکات چۆن دەبێت کەسێک کە ستەم لێکراو بێت مامەڵە لەگەڵ ستەمکاردا بکات. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاوات لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. سڵاوی خوا لە ئێوەی بەڕێز و بەرنامە بەفرزەکەتان و بەرەجوانە و هەموو و عزیز و خۆشەویستانەی کە ئێستا کە دەمان گوێمان لێ یان ئەوانەی لە داهاتووە ئەم بابەتە ئەبینێن. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی داوە بەوەی کە هەموو حەق و مافەکان بگەن بە خاوەن حەقەکان و زۆر جەختی کردوێتەوەی کە دەستی زاڵم بگیرێ، هاوکاری زاڵم بکرێ، بەڵام هاوکاری زاڵم بەچی بەوەی دەستی بی. وای گەورە ئەگەر سەیری قورئان بکەین پێش ئەوە بڵم بریتێ لەوەی کە تۆ شتێک داهەنەی لە شوێنێک کاکەنی خۆی نییە، کە زانایان فەرموویانە وەضع الشەیء فی غەیری موضعه المختص به. بەتە شتێک داهەنەی بە شوێنێکا کە شوێنی ئەو نییە، جای تریان بە زیادە یان بە نوقسان هەر پێ زوڵم یان زیادە ڕەوی و سنوور بەجاندنی بەرهەمتر. گەر سەیری قورئان بکەین خوای گەورە فەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم. وای گەورە پێی خۆش نییە و فەرمانی کردووە کە مسڵمانان دەنگ بەرز نەکەنەوە و زبانیان زبر و ڕق نەبێ و حتى بعضێ لەفظ و بعضێ وشە بەکار نەهێنن، ئەمە بە شێوەی گشتی بەس یەک ئیستیسنای کردووە إلا من ظلم، إلا ئەو کەسانە نەبێ کە ستەمیان لێکراوە. واتە ستەم لێکراو مافی خۆیەتی کە دەنگ بەرکاتەوە، مافی خۆیەتی کە داوای حەقی خۆی بکات، مافی خۆیەتی ئەوەی کە نی ئەوە بگاتەوە پێی بەو شێوەی کە مستحقێت. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام داوای کردووە لە ئینسان کۆیلەن نەبێت، تەنها کۆیلایەتەکەی بۆ خوا بێت، ئینسانێکی ئازادی هەبێت. ئیمام محەممەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو قسە زۆر مەشهورە کە لە میسڕا ڕوویدا، دوایە پێڕێکی وتووە تێکست زۆر جوانە بەڕاستی کە حەقە هەمومان گرنگی پێ بدەین و ئەسڵ نەبێت توێژینەوەی لەسەر بکەین دوانی لەسەر بکەین. وەئی و بێتە چۆن بڵێ وێزگەیەک بۆ وشیاربوونەوەی ئینسان بە مافی خۆی. متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهات أحرارا. وكي أو ما في تداون أو خلق إخوة جورة بأزالي دقوا وبيان كان بفقيلة متوان ليبكن ظلمان ليبكن لحمي خرافة أو يكتون ظلمت ليبكن بيدنجي إخوة جورة أصلا أمي قبولية حتى لا يني تلوزي إسلاما دولة شويني كابو مستضعفي وأتام تملك راوبي أجر أتواني بكي بوشويني كتير أو استمد سر خوات لابي وأتا هجرت كي بوشويني كأماني تابع هجرت كي بوشويني كدادگەری تابع هجرت كي بوشويني كجيانتي تابع دست بالدين ودين وجينتي سلامتي واجبي تشان كبروي براسي أم ولايتي سشورية قبول لك. زۆر باشە مامۆستا، بێدەنگبوونی ستەم لێکراو تا چەند بەردەوام دەدات بۆی کە ستەمی لێ دەکات، واتە تا چەند ئەوەی کە ڕوبەڕووی ستەمکار نابێتەوە، تا چەند وای لێ دەکات کە ستەم لێکراو بەردەوام بێت لەسەرەوەی کە زوڵم لە ستەم لێکراو دەکات. بەڵازان دیارە دەنگی ئێمە ناگاتە لای مامۆستا تاوەی کە ئەو گرفتە چارەسەر دەبێت دەچینە لای زانیاریە کە باز لە جەڵدەی دڵ دەکات، پێکەوە بینەری دەبین. جەڵتەی دڵ حاڵەتێکی کتوپڕە کە ڕوودەدات
کاتێک بۆریەکانی دڵ بەهۆی مەینی خوێنیان جیرانی بەهۆی چەوریەوە دەگیرێت و خوێن ناچێت بۆ دڵ و دەمارەکە دەتەقێت. چەند زانیاریەک هەیە دەربارەی دڵ کە بەهەڵە پێمان وتراوە. پێویست دەکات ڕاستیەکەی بزانین لە پێناو پاراستنی تەندروستی. تۆڕی هەواڵی CNN ئەو زانیاری هەڵانە لەگەڵ ڕاستیەکانیان دەخاتە ڕوو. دەوترێت جەڵتەی دڵ تەنها لە کەسانی بەتەمەن ڕوودەدات. بەڵام جەڵتەی دڵ لە هەموو کەسێک و هەموو تەمەنێک ڕوودەدات. یان زۆر جار دەوترێت گیرانی خوێنبەرەکان تاکە هۆکاری جەڵتەی دڵە. لە ڕاستیدا جەڵتەی دڵ هەندێک جار ڕوودەدات بەهۆی هەبوونی نەخۆشی مایکرۆڤاسکیولەر کە نەخۆشیەکی دڵە. کاریگەری لەسەر دیواری دڵ و ناوپۆشی ناوەکی دڵ دروست دەکات، دەبێتە هۆی جەڵتەی دڵ. لەو هەڵانی باس دەکرێت جەڵتەی دڵ ڕوونادات بۆ ئەو کەسانی کە تەندروستی باشیان هەیە و بەردەوام ڕێجێم دەکەن. بەڵام ئەم کەسانە تەنها لە جەڵتەی دڵ دوور دەکەونەوە، بەڵام بەو واتایە نایەت کە ڕوونەدات. چونکە لە پاڵ تەندروستی باش و ڕێژیم هۆکاری دیکە هەیە بۆ ڕوودانی جەڵتەی دڵ. زۆر کە زانیاری هەڵە دەدەن و دەڵێن نیشانەکانی جەڵتەی دڵ لە خانمان و پیاوان هاوشێون. بەڵام لە ڕاستیدا جیاوازی هەیە لە نێوان نیشانەکانی جەڵتەی دڵ لە پیاوان و خانماندا. پیاوان زیاتر هەست بە ئازار دەکەن لە سنگیاندا، بەڵام خانمان هەست بە ئازار دەکەن لە پشت و مل و شەویلگەکان. هەروەها تووشی تەنگە نەفەسی دەبن، یاخود دەوترێت شێوەی کەسەکە پەیوەندی بە جەڵتەی دڵەوە نییە. بەڵام جەڵتەی دڵ زیاتر ئەگەری ڕوودانی هەیە لەو کەسانی تووشی نەخۆشی پیربوونی پێشوەخت دەبن. ئەوەی لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات ناڕزایەکی بەرفراوان هەیە کە بەدەستەمکاریەکانی دەسەڵاتەوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا حکومڕانی هەرێمی کوردستانی کردووە بەردەوامەوە لە ئێستادا دیارە هەر کەسەمان و لە شوێنی خۆمان پرت و بۆڵەیەکمان لێوە دێت، بەڵام پێویستە بۆ هەموو قەیران و هەموو بارودۆخێک بگەڕێنەوە بۆ ئاینی ئیسلام، بزانین ئەو نەسیحەتانی کە ئاینی ئیسلام بۆ ئێمەی هەیە چۆنەوە چۆن دەبێت لە ئاینی ئیسلامەوە چارەسەر بۆ هەموو قەیران و بارودۆخەکان وەرگین. لەسەر ئەم بابەتەش زمانەوە لە ئێستادا کە باز لە ستەم و ستەمکاری دەکرێت، با بزانین ئێمە وەکو خەڵک و هاوڵاتی وەکو تاک کە خۆمان بە مافقورا و ستەم لێکرا و دەزانین دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ستەمکاردا بکەین. دەچینەوە لای میوانەکەمان لە دەربەندی خانەوە بە ڕێز مامۆستا عەباس ساڵح. مامۆستا دێنەوە لای جەنابەت با بزانین لەم بارودۆخەدا ئایا بێدەنگی تا چەندە مامەڵەیەکی تەندروستە بەرامبەر بە ستەمکار؟ طبعا بيكيك سيدي جوان هيك إن سكت كان بإمكانك فإنك تساعد ظلمي أفرمي أجر بيدن برامبر ظلم دكاتك أتواني قصب أتواني شالة بوي أو ظلم لك خلقاتيات وخلق أجر بيدن فاني أمامك لەشدار بووی لە زوڵ کاتە لە کاتێکا کە وان هەن ڕێگەی تەندروست بۆ ئەوی بتوانی قەمەت و یا زوڵمەکە لە کراوە ئەسی بێت زوڵم قبول حتى قسەیەک ئەڵێ ئەگەر زوڵ کابوو تاوی لێ داخل دڵنیا بە ئەم ئەبێتە زوڵمێک نەبوودە چونکە ئەسڵ ئەمە لە خۆی فەرمێ لە خوای گەورە خۆی مع نفسي يكون محرمة ظلم مستمم الله بظلم دي ايوش لنيوان ظلم قد دي ايوش قد غير آدم ظلم كواتا أصلي بظالم أن للب صلى الله عليه وسلم أخي مسلمان أنا يجني وتوقع إتزا جني
زۆر باشە ماوەسا کەواتە ئەرکی تاک بە تاکی ئێمە لەم بارودۆخەدا لەو کاتی کە ستەممان لێکرێت دەبێت چی بێت واتە تەندروستترین مامەڵەکە لەگەڵ ستەم کاردا بیکەین ئایا بێدەنگی ئەگەر قوبوڵ نەکرێت ئایا ئەگەر بە جۆر لە جۆرەکان ناڕزایی بێت لەم کاتایە لەم بارودۆخەیە هەمیشە کە تا دێت ستەمەکە زیاتر دەبێت ئیسلام چیمان پێ دەڵێت دەیەکی جوان دەڵێ يا ظالم البيلاني هو لبرامبر ظلم بيلاني باني ظالمك هذا كم يرى يرتيش ولا يري كم امره فوكس في دلايان دصلا هيبتي كنالك او كسانيك او كساني رب برقي مدني برقي دروس سايتي ايني ظلم ما سايتي ايني كيوان قوم بيزال كنجيكي خوش بريكي بريق كتنا او شات ڕێگایانه هاتووە بە دنیا گرفتیان بکەون ئەوە چ تا خراپەیەکی في قورآن ئەمە لەکوێی سونەت ئەمە لەکوێی سیرەت بەڵام ئەم فۆقشان ئەدرێ ئەم کاری کرد قاینە یایە ئەوانەی کە کوردستان ئەفزاکەن خۆشمبیرەکە بەڕێزەکان ئەو فێر و دلزن ئەم هەر هەڵ لە ئەکاونتەکەی و کۆڵانەکە ئەگەر کورد داتر و چە و دەستۆستە دەوان ئەو خاڵێکی خاڵی دوو دا عەزیزەکان خۆش ئەم قسە بەرەو کەناڵە جوان حکوومەت خۆی حكومة أصل لكن هي حكومة كاريجي هر حكومة تبدأ حكومة بس لها قواعد أصلي نوع لقانوني متى ثابت أبيتها نفس فارة وخمسة هي كم كاريجي قوات وقواعد وتخلقت زۆر باشە ماوەسا بەداوای لێبردنەوە دیارە گرفتێکمان هەیە لەگەڵ سەوتەکەی جەنابتا بۆیە کۆتایی بە بەرنامەکەمان دێین لەگەڵ جەنابتا زۆر دۆست دەکەین ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو لە بابەتەکانی ترا دێنەوە خزمەتی جەنابەت زۆر سپاس دەکەین لەوەی کە لە دەربەنی خانەوە لەگەڵمانە بووی ئایزان و خۆشەویستان دەچینە لای ڤیتیەک لەسەر خولێک لەسەر تەجوید کراوەتەوە لە قەزای سەی سادق پاپێکەوە بینێری و ڤیتیە بین کاوکارمان سۆی محەممەد بۆی ئامادە کردوین دابەشکردنی بڕوانامەی بەشداربووی خولێکی یەکمانگی بوو لە دەوانەیە لە خزمەتی زانستی تەجویدا بووین مەجموعەیەک لە خوشکان و برایان بەشداریان تیا کرد لە ڕاستی شام دەورانە زۆر پێویستن بۆ گەنجی مسلمان چکە ئێمە خاوەنی قورئانین ڕیسالەیەکە لە خۆی پەروەردگارەوە بۆمان هاتووە و پێویستەکە هەم بزانین چۆن خوێنینەوە و هەم عەمەلی پێکەین بۆەوەی بیزانین چۆن ئەو قورئانە خوێنینەوە پێویستمان بە فێربوونی تەجوید هەیە تەجوید زانستێکە لە خزمەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزایە کە لە ڕاستیشە ئەم خولانە کە ئەکرێنۆ لە شاری خۆشەویستی سەی سادقی خۆمانە زۆر گرنگن پڕبایەخن و لە هەر خولێک و دەورەیەکە مەجموعەیەک لە برایان و خوشکان شارازا ئەبن بە چۆنێتی خوێندنەوەی قورئانی پیرۆز کە ئەوەش هەدەفە هەر عیلمێک هەر زانستێک لە خزمەتی قورئان بوو گرنگی ئەو عیلمە لەوایە دەی تەجویدیش لە خزمەتی قورئانی پیرۆزایە و سپاسی برایانەکەین و خوشکانەکەین لە ڕێکخراوی قوتابیان و دەستگای نوری ڕۆشنبیری نوری حکمە کە هەردوو لایەن بە هاوبەشی پێئەسابن بە ئەنجامدان ئەم خولە ئەمڕۆ سپاس بۆ خۆی پەروەردگار کۆتایی خولەکە بوو.
بەخشندەی میهرەبان من وەکو بەشداربوویەک لە خولی زانستی تەجوید بە سەربەرشتی مامۆستا ئەمین پێنجوێنی بەشداریم کرۆ لەم خولایە کە بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینیوە بۆ جوان خوێندنەوە و تەطبیقکردنی یاساکان لەسەر قورئانی پیرۆز لەبەرەوەی قورئانی پیرۆز کتابێک لەلایەن خۆی پەروەردگارەوە دابەزیوە پێویستە گرنگیەکی زۆری پێ بدرێت لە ڕووی خوێندنەوە و تەطبیقکردنی یاساکانەوە چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەفەرمێت وەڕەتیل القورئان تەرتیلا واتە قورئان بە جوانی بخوێننەوە و هەروە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ئەفەرمێت بە دەنگتان قورئان بڕازێننەوە لەبەرەوە زۆر گرینگە بایەخی زۆر بەم جۆرە خولانە بجرێت و دەستخۆشی زۆر لە مامۆستا ئەمین دەستخۆشێکی زۆر لە مامۆستا ئەمین دەکەم هیوادارم ئەم جۆرە خولانە زیاتر و بەردەوامی پێ بدرێت. ئەمڕۆ پشتیوان بە خواتوانیمان بڕوانامەی بەشداریکردن ببەخشینە زیاتر لە 50 کەس کە توانیان بەشداریکەن لە خولی زانستی تەجوید کە خولەکە لەلایەن ناوەندی شارەزوی و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ دەستگای نووری حکمە بووە. ئاماجێمە لەکردنەوەی ئەم خولانە شارەزابوونی هاوڵاتیانە شارەزابوونی کەسانی موسڵمانە بە جوان خوێندنەوەی قورئان و حەدیث و فەرمودەکان کە بتوان بێ هەڵەوکەم و کورتی قورئان بخوێندنەوە و شارەزابن و ئەو زانستەی کە پێیان گەشتووە بتوان بە خەڵکی دیکەی بگەێنن و ئێمە لێرەدا جگە لە بەخشینی شەهادەکان بەخشینی بڕوانامەکان توانیمانە کتێبیان پێبەخشین هەر کەسێک و دیاریمان پێبەخشیوە کە بریتی بۆ لە کتێبێکی جۆراوجۆر لە بوارەکانی دیکەدا. سپاس بەخوای گەورە سپاس بە مامۆستا ئەمین و ناوەندی شارە زوور کە ماوەی دەوانە مامۆستا ئەمین بە خۆبەخشانە وانەکەی پێ گوتوینێتەوە سپاس بەخوای گەورە وەک ئەو دەرسە بۆ شارەزابوون بووە لە زانستی تەجوید و قراءات و ئینشەڵڵا ئەم خولانە هەر بەردەوام بێەوە زۆر سپاسگوزاری ناوەندی شارە زوورین کە هەردەم لە خزمەتی گەنجان و لاواندا بووە بەکردنەوەی ئەم خولە جۆراوجۆرانە بەتایبەتی زانستە شەرعیەکان یاخود فقه و عەقیدە و سوپاسیانەکەن هیوادارم هەر بەردەوام دیارە بڕیار وایە کە ئەمڕۆ لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی با بڵێن لە ناوچەی لە دەڤەری ڕاپەڕین و لە سلێمانی و لە چەند ناوچەیەکی دیکار چەندە ئەم شەو بە درەنگانی ئەم شەو دیارە خۆپشاندان لە دەربەندی خان هەبوو تا درەنگانی شەو بەڵام بڕیارم ڕۆژارێکتر ناڕزایەکی و خۆپشاندانی هاوڵاتیان و موچە خۆران و بە تایبەتی مامۆستایی ناڕازی دەست پێ بکاتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی بینیمان وە چۆن بە تایبەتی هێزەمنیەکان ڕوبەڕووی خۆپشاندەران بوونەوە لە کاتێکدا لەم لا زیاتر باس لە سنووری ئازادی و پانتایی ئازادی دەکرێت بەڵام دیار ئەوەی کە بەرامبەر بە خۆپشاندان کرا تەواو پێشێلکاری لە مافەکانی مرۆڤ وەم ڕۆژ بڕیار وایە کە جارێکی دیکە خۆپشاندان بە تایبەتی لە ڕانگە لە کاتژمێر دەست پێ بکاتەوە کە ئێمە پاشکەمێکی دیکە دەچینە لای پەیامنێرمان لەوێ ڕووماڵی خۆپشاندان و ناڕزایی هاوڵاتیان دەکەین کە ئەمۆم ناڕزایەتیانش دیارە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ هەموو وستەمکاری و نەعەدالەتی و نادادگەری کە دەسەڵات لە ماوەی ساڵانی ڕابردوودا حکمی دەکات و بە تایبەتی لە ئێستاشدا پاشەکەوت و نەمانی موچەکان و بێسەر و شوێنکردنی موچەکانیان لەسەرەوەی کە دیارە حکوومەت بە پاساو یا بە بیانووی هاوتاکردنی یا ڕێخستنی جاهات لەگەڵ موچەدا بە 6 ڕۆژ جارێک ئەو کات 120 و 140 موچەش دەبڕێ و کاتە موچەیەک بە فەرمانبەران و موچە خۆران دەدەرکانش
هاوڵاتیانی لێکەوتێتەوە هاوڵاتیان فەرمانبەران پێیان وایە ینی بێدەنگ نابن ئەگەر موچەیەکیشیان پێ بدرێت لەوانێ دەسەڵات وا بزانێت کە ئەگەر موچەیان پێ بدرێت بێدەنگ دەبن و دەڕۆنەوە ماڵە بەڵام دەیانێ بیسەروێن کە ئەم جارە لەما بردوودا زۆر ناڕزایەکان کە دەستی پێکردو بە پێدانی موچەیە کە میشە بێدەنگ بوون و چوونەتەوە ماڵەوە بەڵام ئەم جارە دیارە چەندە بڕیاری دابشکردنی موچە لە ئارادایە بەڵام موچەی مانگی چەندە دانێرەسەکە دابش پێم وابێ مانگی مانگی دە بەڵام چەند ئەوانی کە پاشەکەوت کردو چەند موچەش فەوتا ئێستامە چوارەمەی موچەیە موچەی ئەمساڵ فەوتا حوتمان کەواتە هاوڵاتیان حەقی و مافی خۆیانە لەوەی کە ناڕزایی و خۆپشاندان ئەنجام بدەن خۆپشاندانی مەدەنیانە و دەبێت دەسەڵات ڕۆژڕەچاو بکە لەم بارودۆخەدا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خۆپشاندەران و ناڕزایەکان بکە نەکەوەی کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانیدا بنجار پێم وایە زانیاریەکمان ئامادەیە کە لەسەر داهێنانە با بزانین زانیاری کاوکارانە بۆیان ئامادەکردوین چییە چێبوون جیهانیان بە داهێنان گۆڕی زۆرێک لە بێباوەڕان مسلمانان بە دواکەوتوو نەزان دەزانن بە تایبەتی لە ڕووی داهێنانەوە بەڵام مێژوو پێمان دەڵێت مسلمانان خاوەنی داهێنانی سەیر و سەمەرە بوون و گەر ئەوان نەبوونایە ئەوە ژیان بەم چەشنەی ئێستا نەدەبوو داهێنانی مسلمانان کامانن یەکەم کەس کە بیرۆکەی کامێرا دروستکردنی داهێنا زانای مسلمان ئیبن هەیسەم بوو هەروەها دەڵێ تەنەکان ڕووناچی دەردەخەن کاتێک سەیری تەنێکی دیکە دەکەیت یەکەم کەس کە بیرۆکەی فڕینی داهێنا عەباسی کوڕی فیرناز بوو هەرچەندە لە کاتی تاقیکردنەوەکەدا شکستی هێنا کەوتە خوارەوە بەڵام دوای ئەوە زیاتر پەرە بە بیرۆکەکەی درا یەکەم کەس کە نەخشەی جیهانی کێشە ئەلیدریس بوو کە زۆر لە نەخشەی جیهانی ئێستاوە نزیک بوو یەکەم کەس کە کاتژمێری دروست کرد موسڵمانێکی کورد بوو کە ناوی جەزیری بوو کە لە جەزیرەی بۆتان لەدایک بووە کە داهێنانەکەی لەسەر شێوەی فیل دروست کرد یەکەم ئامێری پزیشکی کە دروست کرا موسڵمانێکی عەرەب بوو بە ناوی ئەبولقاسم الزەهراوی دواتر چەندین ئامێری کە دروست کران و زیاتر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز ماوەی چەند ڕۆژێکە لە چەند شار و شارۆچکەی کەرمی کوردستان ناڕزایی خۆپشاندان دەستی پێکردوێتەوە ئەمڕۆژ لە شاری ڕانیا دووبارە خۆپشاندان دەستی پێکردوێتەوە بۆ زانیاری زیاتر دەچمە لای پامنێرمان ڕێنازەر سەنا ڕێناسڵای خوا لەبێت دوایین زانیاریەکان چین هەوڵاتیان بۆچی گرتبوونەتەوە داوا لە بەڕێز مامۆستا عوسمان دەکەین بێت وتەیەک بڵێت لەسەر ئەم دۆخە وەکو مامۆستایە کە بەردەوام بەشدار لە شارەکانە فەرمە مامۆستا انی بەڕێز سەرەتا بەخێراتیتان دەکەین خۆشحاڵین بە هاتووتان سەبەنە لە ئەمڕۆ هاتوین ئەم گرتبوونەوەی ڕێک دەکەین بۆ کاکەجان خۆشی نهاتوین ئێمە بەڕاستی بەڵێ بژێوی ژیانمان هاتوین ئێمە بەڕاستی هاوشێوەی شار و شارۆچەکانی تری کوردستان دیارە ئەمڕۆ لا دەبەی ڕاپەڕین لە شاری ڕانیا خۆپشاندانێک ئەنجام درراوە بەشێک لە چالاکانی مەدەنی و مامۆستایانی ناڕازی و هاوڵاتیان خۆپشاندانێکیان ئەنجام دا و لەسەر بارودۆخی کوردستان و خراپی بارودۆخی هاوڵاتیان و بە دیارە بەشێک لە هاوڵاتیان داوای موچە دەکەن بەشێک لە هاوڵاتیان بە هۆکاری خراپی بارودۆخی کوردستان داوای حەق و مافی خۆیان دەکەن دیارە من دەمەوێت ئێستا بەشێک لە خۆپشاندەران وەربگرم زانم ئامانجی گربوونەوەکەی مامۆستا یاسین ئەگەر پێم بڵێ ئامانجی گربوونەکەی ئێوە ئەمڕۆ چییە داواکاریتان چییە؟ ئێمە ئەوڕۆ وەک مامۆستایان و موچەخۆرانی شاری ڕانیا هاتوونەتە سەر شەقام بۆ داوای مافی خۆمان کە چەندین ساڵە بە درێژایی 5 ساڵی ڕابردوو لە 2015ەوە ئێمە یەک داواکاریمان هەبووە ئەویش چاکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان چاکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و مامۆستایان و موچەخۆران بە لێدان و کوشتن و بڕین و ڕفاندن ناکرێت ئەوەی کە لە سلێمانی و لە بادینان و لە هەولێر دەیبینین لە بەرامبەر چالاکوانان و مامۆستایان دەکرێت ئەوە چارەسەر نیە و ئەوە چاکسازی نییە بۆیە پێویستە دەسەڵات ینی بەڕاستی چاکسازیەکی ڕاستەقینە بکە ژیانی هاوڵاتیان چاک بکە ئەگەر پێی دەکرێت ئەگەر نابە بەجێی بێڵن وەکو چەند ساڵێ مە هاوار دەکەین بڕۆن میان بڕوخێ با بڕۆن و بەجێی بێڵن بۆ کەسانی دڵسۆز و بۆ کەسانێک کە دەیانەوێت چاکسازی بکەن لە وڵاتەدا ئێمە
بەردەوام دەبین لە خۆپیشاندانەکان بە هاوشانی شاری سلێمانی و شاری هەڵەبجە و شاری کەلار و کۆیە و هەولێر و هەموو ناوچەکانی دیکە بەردەوام دەبین مامان بەدی دێت چونکە بەڕاستی ناکرێت ژیان بەو جۆرە حکوومەتێک بە ساڵێک پێز موچەی پێدا حەقی ینی هاتۆتە سەر ئێسقانمان چی دیکە ژیان بەو جۆرە ناکرێت خەڵک بێکارە نازانم هاوڵاتیان بۆە بێدەنگن پێویستە هاوڵاتیان بێنە دەنگ لە دەست لە ئاستی نەوەکانی خۆیان چونکە وەک تەماشا دەکەی بەبێ هۆکار قوتابخانەکان داخراون ینی ئەوە لە مانگی دوی پارەوە خەر نزیک دەبێتەوە لە 1 ساڵ خوێندن بەکووە بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ بەڵگەیەک بۆ داوەکان و بەڵگەکان هەیە بەڵام قوتابخانە نییە کەسوکاری قوتابیان بۆ لە کەسوکاردا قوتابیەکانی لە داهاتووی نەوەکانی خۆیان ناپێستنەوە هاوڵاتیان تەنیا داواکاری موچەیان هەیە یان داواکاری تریشیان هەیە ڕاستی ئەگەر ینی کوردی بکەینەوە بابەتەکە ئەمە ئەگەر ینی ژێوی ژیانت چاک نەبوو پێویستە ینی یەک سەرەتا ئێمە داوامان موچەیە بەڵام ئەگەر ئەوان موچیان پێدابین نەکرێت پێویست لەوانەیە داواکاریەکان بگۆڕێ ئەو کاتە ینی دەسەڵات خۆی بەرپرسیارە لەوەی هەر شتێک ڕوو بدا چونکە خەڵک تووڕەیە ئێمە لەوانەیە هۆکارێکیش بووبین بۆ ئەوەی ئەو تووڕەیە خەڵکە نەتەقێتەوە بەس دەسەڵات ینی بیر ناکاتەوە لە تووڕەیی خەڵک داواکاری موچەخۆران موچەیە بەڵام پێم وابێ ئەگەر درێژە بچێشێ داواکاریەکان تەشەنە دەکەن و بۆی هەیە بتەقێتەوە و خەڵک داواکاری گەورەتری هەبێت زۆر باشە دیارە کاکزەلا من دەمەوێت بەشێک لە خۆپیشاندەرانی تر بدوێنم کە لێرە ئامادەیان دیارە بەشێک لە هاوڵاتیان و بەشێک لە خۆپیشاندەران لێرە گرمونەتەوە داوای موچە و داوای باشترکردنی بژێوی ژیانی خەڵک دەکەن دیارە من دەمەوێت ئەو هاوڵاتی بدوێنم ئەگەر جەنابەت قسەمان بۆ بکەی بزانم داواکاری هاوڵاتیان چییە بۆچی لێرە گربوونەتەوە وەڵام من داوا لە هەموو پامی من بۆ هەموو خەڵکی کوردستانەوەیە کە لەو ڕۆ یعنی بێ ئیشی و بێ کاسپی و بێ خزمەتگوزاری نابێ ئەین داواکاری خەڵک چییە کۆمەڵک مافی سەرەتایە کە لە هەموو جیهان بوونی هەیە مافە سەرەتایەکان ئەوەیە کە کارەبایە کە ئاوە کە خوێندنی منداڵەکانمانە کە زانست و زانیاری و پێشکەوتن لە خزمەتگوزاری تەندروستیە موچەیە کۆمەڵێک شتە کە یعنی پەیوەستە بە ژیانی هەموو خەڵکەوە بێکاری تەماشاکە کۆمەڵک گەنج ئەو هەموو گەنجە دەڕوا بۆ دەرەوە کوڕی منە و کوڕی خەڵکە و کوڕی ئەوەیە کە ئەو ڕۆ دەنگ نەکەین قسە نەکەین بەڕاستی ئەو چەتەگەریەی کە لە کوردستانە بناوی حکوومەتەوە نییە یعنی حکوومەت فەشەلی هێناوە لە هەموو ئەوانەدا شکست هێناوە بەڕاستی کۆمەڵێک چەتەگەریە و تەواو دەستیان گرتووە بەسەر داهات و ژیانی ئەو کوردستانە ئەو نیشتیمانیان داوەتە کردوتە بێژین ناوەکەی دەردێن و کردویانتە قاوغەشی بەتاڵ بەڕاستی هەنی نیشت بەناوی مزایدە و دروشمی بریقەدانەوە کوردایەتی و قەوارەی هەرێم و هەموو ئەوانە درۆ دەلەسەن ئەوەی کە پێویستە خزمەتی خەڵک بکرێ ئەوەیە کە ینی گرنگی بە خاک و نیشتیمان و ئاو لێ نەگەڕێن داگیرکەران یعنی سوودی لەبدێن هەموو ئەوانە دەست خۆش بێت سپاس ڕێناز ئەگەر گوێر لە دەنگما دەمەوێت بزانم کە لێرە خۆشەکەونەتەوە داواکی سەرکی حاڵاتیان موچەیان داواکاری تریشیان موچە نییە ئێمە لە چەند ساڵی ڕابرد و داواکاریەکانمان موچە بووە لە ئێستادا نەکەرەوەی کە پێشتر داوامان دەکرد بە 30 ڕۆژ موچە بدرێت ئێستا بە 50 ڕۆژیش تەنها بە لێبڕینەوە موچە دەدرێت ئەوە هیچ موچە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان چونکە مەسلەی بازار و مەسلەی کاسب و هەموو شتێک پەیوەست بووە بە مەسلەی موچەوە کە داهاتی خەڵکی بە شێوەیە گەیاندووە کە خەڵک بەرەو باروخێش دۆخێکی خراپ دەڕوات جگە لەمەش کوردستان بەرەو قەیرانێکی قوڵتر دەڕوا کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە حتا لە ڕووی کۆمەڵاتی و سەردانی دادگاکان پێی دەزانی کە کوردستان بە چه ئاقارێکدا ڕۆیشتووە گەنجێک ساڵێک نابێ زەواجی کردو هاوسەرگیری کردو بەهۆی ئەم بارە نالەبارە و قەیرانێک کە هاتووە توش دەبێت جگە لەمە لە کوردستاندا تەنها قەیرانی موچە نییە و هیچ کەسێک نییە پرشکی ئەم ئاگرا ئەم دەسەڵاتی بەرنەکەوتوێ لانی کەم منداڵەکانی لە ماڵەوە ناتوان بخوێنن و جگە لەوەی کاسبکارانی خۆشەویست فەرمانبەران کاسبکاران بە قاچاقچێتی لە سنوورەکانەوە هاوردە دەکرێت کە ئەمە پرشکی بڕی بەر کاسبکاران کەوتووە بەر ئەوانەی کە حەوزی ماسییان هەیە ئەوانەی کە دەواجینیان هەیە ئەوانەی کە کار و کەسابەتی خۆیان دەکەن بەر ئەوانیش کەوتووە بۆیە ئەمە خۆپیشاندانێکی فراوانە کە پەیوەندە بە هەموو چین و توێژەکانەوە بە تەواوی خەڵکی کوردستان
دیارە ئەمەی دەبینن خۆپشاندانی بەشێک لە ئەگەر گوێت لێمانە دەمانەوێت ئەو هاوڵاتیانە ببوێنی کە تەمەنیان هەیە و بەشدارینەوە خۆپشاندانەکەیان کردووە و بەو هەموو تەمەنەوە بۆچی هاتووە و پەیامیشیان چییە کە بەشداری ناو خۆپشاندانەکانیان کردووە. چۆن ژیانەکە دەژی پێم ناڵێ چۆنمان کردووە دیارە سەڵکی ئێمە نەگەشتووەتە دانی ڕێناس کاک دانیار دیارە ئەوەی کە دەبین بینەرانی عزیز خۆپشاندان و ناڕزایی هاوڵاتیانە لە ڕانیە کە دیارە ڕۆژی پێنجشەممی ڕابردوو لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی داوایان دووپات کردەوە کە ڕۆژی شەمە خۆپشاندانێک بۆ پشتیوانی هەم لە داواکاری مافی خۆیانەوە بۆ پشتیوانی خۆپشاندانەکانی سلێمانی و دەستگیرکردن و ڕاوەدونانی چالاکوانان و مامۆستایانی ناڕازی لە سلێمانی ئەوانیش پشتیوانی خۆیان دەرببڕن بەم خۆپشاندانەوە دیارە ئێستش دەبینن چین و توێژە جیاوازەکان لە شاری ڕانیەکرد بوونەتەوە داوای مافی و مافە سەرەتاییەکانی خۆیان جیاواز لە موچەوەکە و مامۆستای ئاماژەی پێکرد خۆپشاندانەکان یا خۆپشاندەران داواکاریەکانیان تەنها دامیکردنی موچەیە مانگە نیە بەڵکو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بەڵێنی جددی ئەم جارە لەسەر ئەو ناڕزایی کە هەیە بەڵێنی جددی بدەن و چی دیکە دواکەوتنی موچە و پاشەکەوت و هەمومانە دووبارە نەبێتەوە کامەش لە ئێستا لە تا ئێستا هیچ ئاڕاستەیەک دیار نییە. بەڵازان لە ماوەی ڕابردوودا و لە چەند ساڵی ڕابردوودا ناڕزایەتی لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەبوو لەگەڵیشیدا تابێت پێشێلکاریەکان بەرامبەر بە ناڕزایەتیەکان بەرامبەر بە خۆپیشاندەران بەرامبەر بە وڵاتیان ڕووی لە زیادبوون کردەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە بە شێوازێکی سەربازی تەواوی خۆپیشاندانەکانی سلێمانی سەرکوت دەکراوە زۆرێک لە خۆپیشاندەران و چالاکانی مەدەنی لە پارێزگای سلێمانیدا دەستگیر کران. بزانین ئەمڕۆ لەم تۆرێماندا باز لەوە دەکەین کە تا چەند لە هەرێمی کوردستاندا مافەکانی مرۆڤ جێبەجێ دەکرێتەوە تا چەند ڕێگە دەدرێت کە هاوڵاتیەک خۆپیشاندارێک مافی خۆی جێبەجێ بکات داواکاری خۆی جێبەجێ بکات کە لە سەرەتایەتری مافی خۆیەتی کە ئەوەی داوای دەکات بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە زانینی زیاتر لەسەر مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و بزانین ئەو پێشێلکاریانە چین کە بەرامبەر بە هاوڵاتیان و خۆپیشاندەران دەکرێت لە هەرێمی کوردستاندا 2 میلیۆنمان لێرە لە ستۆدیۆ ئامادەیی زۆر بەڕێز بەدری ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و مامۆستا مادی هەورامی ئەندامی ئەنجومەنی مامۆستای ناڕازی. مامۆستا زۆر بەخێر بن. مامۆستا دەمەوێت ئەو بزانم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئێوە خۆپیشاندانتان دووبارە ئەنجام دایوە ڕۆژانی ڕابردوو بەڵام ئەم جارە گەرم و گوڕێکی زیاتری پێوە دیار بووە سەرجەم شین و توێژەکانی دیکەش لەگەڵ ئێوەیە بەشدار بوون. هۆکاری ئەمە چی بوو کە ئەم جارە بە فراوانتر هاتنە مەیدانەوە؟ بەناوی خوای گەورە سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەواوی بینەرانی کەناڵی پەیام، سپاس بۆ هاوکاران، سپاس بۆ میوانە بەڕێزەکەم مامۆستا بەدریە. سەرەتا خۆپشاندانەکان کە لەم دواییەوە بەم شێوە توندیە دەستی پێکردەوە و بە شێوەیەکی بەرفراوانتر دەستی پێکردوێتەوە بە تایبەتی لە شاری سلێمانیە دواییش ناوچەکانی تری گرتووەتەوە. ئەمە گەڕێتەوە بۆ بەرەنجامی ئەو پێشێلکاریەی کە لە مافی مرۆڤ ئەکرێ، ئەو پێشێلکاریەی کە لە تەواوی خەڵکی کوردستان ئەکرێ، دواخستنی داواکاری و ئەو بەڵێنانەی کە دراوە. ئێمە خۆتان نەزانن لە ساڵی 2014ەوە وەکو ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی وەکو مامۆستایانی ناڕازی لەسەر شەقامین. پێشتریش ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتر ناڕزایەتیەکان بگەڕێنەوە بۆ پێشتریش بۆ حەبەی شۆبات ناڕزایەتیەکان بە شێوەیەکی بەرفراوان دیسانەوە بەردەوام بوون و داوای مافی خۆیان کردووە. هەرچەند لە حەبەی شۆبات مافەکان لەسەر شتێکی تر بوو، لەسەر ئازادی بوو، لەسەر کۆمەڵێ مافی تر بوو، لەو کاتەش هێشتا موچەش باش بوو. بەڵام لەم دواییە کە بەرەبەرە کەڵەکە بوو، پێشێلکاریەکان کەڵەکە بوون، ناڕزایەتیەکان بەرەبەرە فراوانترە بێ، کۆتاییان نایە تا گەیشتەوە ئەم ئاستە. ئێمە وەکو مامۆستانی ناڕازی و موشەخۆران لە 2014ەوە بە بەردەوامی ئێمە لەسەر شەقام بوون و داوای مافی سەرەتایی خۆمان کردووە. مافی سەرەتایی ئێمە پێشێل کراوە، مامۆستایان و موشەخۆران مافیان پێشێل کراوە. داواکاری ئێمە لەسەر شەقام هاتوونێتە سەر شەقام، خۆتان ئاگادارن، هەموو دنیا ئاگادارە 6 ساڵ ئێمە لەسەر شەقامین، بە شێوەیەکی مەدەنی نەمان هێشتووە یەک لە قەداریش بشکێتەوە، داوای مافی سەرەتایی خۆمان کردووە. ماف شتێکە
لە هەموو دنیا پێڵێن مافی مرۆڤ پێشێلکاری تاوانێکی گەورەیە نابێ پێشێلکرێ کاتێکیش کە مافت پێشێلەکرێ تۆ داوای ژێڕاونەوەی مافی خۆ دەکەی بە شێوەیەکی مەدەنیانە ئەم شێوە مەدەنیانەمان گرتووەتە بەر 6 ساڵە لەسەر شەقام ڕۆژێنا دوانە سیاننا و ساڵێنا و دوانە ئەوە 6 ساڵی خایاند ئێمە هەر دەسیمان پێکرێ هەر دەسیمان پێکرێ بێجگە لەوەش ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان زیاتر لەسەرمان کەڵەکە بێ و ژیانمان زیاتر سەختە بێ جاران ئەگەر موچەمان دواکەوت بێ ئێستا موچەکانیشان کەم کردوینێتەوە جاران ئەگەر موچەکانمان 10 ڕۆژ دواکەوت بێ ئێستا موچەکانمان درێژوەتەوە بۆ 50 ڕۆژ و بۆ 6 ڕۆژ و بۆ بڕینی لە 121 و لە 118 و دوایەوەش چاوەڕوانی موچە ئەدرێ نادرێ چەنی ئەبرن چەنی خەڵکیان پارە دەنێرێ ناینێرێ ئەینێرێ ناینێرێ ئەم خەڵکیان خسۆتە چاوەڕانێک و قەلەقیەکەوە یعنی نازانی چۆن لێ دەرباز بی بەڕاستی یعنی ئیتر ئێمە ناوبەنا خۆخۆپیشاندانەکانمان ڕاگرتووە یعنی کاتێککە وعدێکیان پێیاوین ئێمەش خۆپیشاندانمان ڕاگرتووە چاوەڕێ وعدانەمان کردووە کاتێک ئەزانین کە وعدەکان ناچێتە سەر و ڕاستمان لەگەڵا ناکرێ ئێمەش مەجبورین شێوازی تر بگرینە بەر و بەردەوامی ئێمە چەکی ئێمە لە شەقامە بەردەوامی بووە 6 ساڵە بەردەوامین لەسەر شەقام و داوایەکەی کاتێک ئەزانین کە ڕۆژ بە ڕۆژ لە بری داواکاریەکانمان جێبەجێ بکەن زیاتر زەختمانە خەنە سەر ئێمە ڕێگە چارەی ترەگرینە بەر و ئێمە بەردەوامی دەدەین و جاران ئەگەر ئەنجومەنی مامۆسانی ناڕازی بووە ئێستا مافی هەمووی پێشێل کراوە وردە خۆتان نەزانن دوکان و بازاریش ئیشی نەماوە وردە وا بڕوا لە چەند ساڵی داهاتوودا ئەیترە بێ ئەوانیش دەڕابەکان داخن و بچنەوە ماڵەوە چکە مشتری نامێنێ بەڕاستی کار گەشتوەتەوە تەواو ژیانیان وەستاندووە ژیان بە تەواوی وەستاوە ژیانەکەش ئەوە نیە شتێکی سروشتی بێت و لە ماوەیەکی کەما و چاوەڕێکت و کۆتایی بێت یعنی بەخەست و بەدەسیە و بەردەوامە و تا کۆتایی ئەمە کۆتایی نایە یعنی تۆ بێ ڕێگەچارێکت هەبێ بۆ نەجاتبوونت لەم قەیرانە زۆر باش خاتووە درێ بەخێر بێت ئەمەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە سلێمانی ڕوویدا تا چەندە پێشەلکاری مافەکانی مرۆڤ و بە تایبەتی ئەوە هیچ کە پاشەکەوتی موچە و بێسەر و شوێنکردنی موچەش پێشەلکارێکی زەقی مافی هاوڵاتیانە جا لە کاتێکدا خۆپیشاندەران بە شێوازێکی زۆر مەدەنیش خۆپیشاندانیان ئەنجام دەدات بەنای خۆی بەخشدە میرەبان سوپاس زۆر ناتنا بۆ دەرفەتی بۆ متانڕستان و بەخێراتی جەنای مامۆستاکەم دەستخۆشی لە ئەو برا بە ڕێزاناکەم و ئومێد دەکەم ئینشاڵڵا ئەم بەرنامە بێتە هۆکارێک کە حکوومەت چۆنەڵی لەکەن خەمساردی خۆی داچڵەکەی ویژدانی بخاتە گەڕ طبعاً بەڕاستی خۆپیشاندان مافێکی سەرەتایی هاوڵاتیانە و موچەخۆران و فەرمانبەرانیش ئەوەی ئەوان پێش ئەستورن ئەوەی ئەوان کە هانەدا ئەوان ئەوە کارێکەکەن بۆ من ئەو خۆپیشاندانە هێمنانەی دوور لە هەموو کاردانەوەیەکی تند و تیژی ئەنجامەدەن پێش ئەستورن بە یاسایەک لە هەرێمی کوردستان کە یاسایی ساڵی 2011 2010 کە کۆمەڵێک بەرگە و مادەی لە خۆ گرتووە زۆر چۆنەڵی بەزەقی دیارە کە مافی خۆپیشاندەری تێدا دەستەبەر کراوە پاراستنی کەرامەتیان پاراستنی چۆنەڵە ڕۆح و جەستیان و پاراستنی ماڵ و داهاتیان و ئازادن لە ڕادەربڕین طبعا ئێمە کاتێک کە خۆپیشاندەر دێتە سەر شەقام کاتێک داوای مافی خۆیەکە کاتێک کە بۆ نمونە ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستانە پارێزێک کە کاتێک خۆپیشاندەر هیچ کاردانەوەیەکی خراپ ئەنجام نادا هیچ توندوتیژێک ئەنجام نادا خۆی بە یاسا لە چوارچێوەی ئەو یاسادا ئەو هەنگاوی خۆی ناوە و داوای مافی خۆیەکە کە سەرەتاییترین مافە موچەی و دەستەبەرکردنی موچەیە کە طبعا وتمان لە بەرگە و مادەکانە باسیەوە کراوە کاتێک کە خۆپیشاندەر هاتە سەر شەقام مەفروزە هێزی ئەمنی تایبەت خۆپیشاندەر دەبێت پۆلیس سەرپەرشتی بکە هێزی ئەمنی خۆپیشاندەر بپارێزی بەداخەوە ئەوەی لە مێک دوو ڕۆژەی لە سلێمانی بەڕاستی بینرا زۆر جێگەی داخە بە هەموو توانانە هەستان بە پێشێتکردنی مافی مرۆڤ بوو وەنیان پاراستن و ئازاری شیاندان و حتا ئەو گازە فرمێسک ڕۆژە ئەو گازە کیمیایی کە دەرکەوتووە لە زۆر ڕۆ زەرەری جەستەیی هەیە
ئەوان چیان لە دەسا کردیان ئەمە لێرەدا پێشێلکردنی یاساکەیە کە لە پەرلەمانی کوردستان دەکرا خۆیان ئیدعای مافی مرۆڤەکە یەکێکی تر لەو بڕگانە و لەو مادانەی کە لە یاساکەدا باز دەکرێت کاتێک خۆپیشاندەر هاتە سەر شەقام بۆ نمونە گەر تەجاوزیش کرا لەلایەن خۆپیشاندەرەوە ئەگەر هێزی ئەمنی کاردانەوەیەکی ئەنجامدایە بۆ نمونە ئازاردانی جەستەی هەر شتێک لەم بابەتانەیە دەبێت خۆپیشاندەر مافی هەیە سکاڵا تۆمار بکە وە لەگەڵۆژدا هەر زیانێکی لێکەوت ئەگەر لە ڕووی جەستەیەوە بێ ئەگەر لە ڕووی مادیەوە بێ ئەگەر لە هەر ڕوویەکەوە بێ دەبێت بۆ نمونە هێزی ئەمنی قەرەبووی ئەو مافا بۆ خۆپیشاندەران بکاتەوە خۆپیشاندن بۆ بە بەردەوامە لە هەرێمی کوردستان بۆ سەری هەڵدا خەمساردی حکومەتە بەڕاستی ئەوەنەی کە مامۆستایان تەنها مامۆستانین هەموو خەڵکی هەرێمی کوردستانی گرتوتە موچە خۆران فەرمانبەران چەند ساڵە هاوارەکەن هەموو حکومەتە کابینە یەک لە دوای یەکەکان بەڕاستی ئەوەی بینیمانە مقەسیر بن بەرامبەر بە مافی سەرەتایی موچەخۆر کە مافی ڕەوای حەق خۆیانە کە مافێکی زۆر سەرەتایە کەوان بەڕاستی ئەو تەڵەب و داواکاری کە بۆ مافی خۆیان داوای ئەەکەن ئەوەنە زۆر و گەورە و قرس و گران نییە کە لە هەرێمی کوردستانە دەستەبەر نەکرێت کاتێک کە سەرۆکی حکومەت هاتە پەرلەمان متمانەی پێدرا طبعا من ئەو ڕۆژێک کە سەرۆکی حکومەت هاتە پەرلەمان ئەو پرسیارەم ئاراستە کردم بەڕێ سەرۆکی حکومەت کاتێک جەنابەت بەرنامەی کارت خستە گەڕ خستە ڕوو دوای ئەوەی کە طبعا کە سوێندی یاسایی خوارد بەرنامەی کاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونکردەوە خەڵکی هەرێمی کوردستان هیوایەکی زۆری لەسەر بەرنامە کاڵچنی بۆ نمونە یەکێک لە ناوڕۆکی بەرنامەی کاری حکومەت هەلی کار دەڕەخسێنی یەکێکی تر لە بەرنامەی کاری حکومەت بۆ نمونە دەرچوانی زانکۆ پەیمانگا هەلی دامەزراندن دەڕەخسێنێ و یەکێکی تر لەوانە بێکاری ناهێڵە بەڵام هیچی ئەوانە جێبەجێ نەکراوە ساڵ و چەندێک تێپەڕی خەڵک یاری کرد خەڵک بێهیوا بوو خەڵک بێتاقەت بوو بە تایبەتی سێیەکەمەکەی هەرێمی کوردستان چەندێکە هاوارەکەن لەو ڕۆژەی حکومەت دەست بەکار بووە سێیەکەمەکە مافی خۆیانە عنی وای کردووە من ئەوەم پێوە دوتم بەڕێسەرێکی حکومەت ئێوەتان کردووە نە خوێندن ئەرزشی بمێنێ نە منافەسەی خوێندن بمێنێ گەنجەکان سەری خۆیان هەڵبگرن بەڕاستی هیچ ئینتیمایەکی نیشتیمانی و کوردایەتیان نەمێنێ لە هەرێمی کوردستانە بەس ئەوەنە ئینسان بەڕاستی حکومەت ویژدانی خۆی بخاتە گەڕ بەس ئەوەندە چایەک بە هەرێمی کوردستانە بگێڕە بەس ئەوەنە سەیری دانیشتوانی هەرێمەکەی کا سەیری موچەخۆران کا سەیری گەنجەکان کا سەیری ئەو هەموو بەڕاستی هەر کوردستان چۆڵ بوو هەر ئەوەمە تازە بە تازە بەداداچوونێکمان لە تەنها لە دەڤەری ڕاپەڕین کردووە لە ماوەیەکی کەمە 150,000 گەنج سەری خۆیان گرتووە بۆ دەروی وڵات ڕۆیشتووە ئەی حکومەت سەرۆکی حکومەت چی وەڵامی خەڵکی ئەدەیتەوە هەرێمەکە چۆڵ بوو کوردەکان سەری خۆیان گەنجەکان گەنج ئەرزشی نەما هیچ بەهایەکی نەماوە بەڕاستی گەز بە هیوا بووە توانەکانی کرد دەکرێتەوە منافەسەی خوێندن کرا نەما یەکەم و دووەمەکانی هەرێمی کوردستان کە لە زانکۆ پەیمانگا تەخەڕۆجیان کردووە دانامەزرێن گرنگیان پێ نادرێ هەلیکاریان پێ نادرێ وەڵام نادرێنەوە موچە خۆران من زۆر لام سەیرە حکومەتی هەرێم مانگی بەرفراوان کردووە ئەگەر دیراسە بکەن نیە مانگی کردو موچەکە دەکاتە 6 ڕۆژ مانگی بەرفراوان کردو ساڵیشی بەرتەسە کردوێتە ئەمە جێگەی داخۆنی گەرانیە هەموو عنی لە بناڵێکی 6 ساڵان بپرسە ئازانەی لە ساڵێکدا پێنج موچە دابەژەکرێت کاتە لەگەڵ هەموو ئەم ستەمکاریانە دادرێت بۆچی هێشتا ڕێگە بە خۆپیشاندانێکی مەدەنیانەش نادرێەوە ئەوەی کە بینیمان لە سلێمانی ڕوویدا ئەمە جارێکی تر یا با بڵێن جیاواز لەو هەموو پێشێلکاریانە جارێکی تر پێشێلکاری مافی مرۆڤەوە ئەوەی کە لە سلێمانی وەکو لیژنە وەکو ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ بەرچاوتان کەوتووە کامانە بوون پێشێلکاری زەخەکان طبعا هێزی ئەم نییە حکومەت یعنی وایلی هاتوێت تەقبول ئەزانێ خەڵک تاوان یاری کردووە لە هەر بەڕاستی لە هەموو پارێزگاکان هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆژگەکان لە گوندەکان مناڵێک بدوێنە هەست بە ئازارەکە هەست بە ناڕەحەتیەکە هەست بە قەیرانی داراییەکە هەست بە ینی ژیان بەڕاستی شیرازەی خێزانەکان تێک چوون بارودۆخی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستانە لە داڕوخانێکی زۆردایە بەدەل لە قەیرانی داراییەکە هەر قەیرانی دارایی هۆکارە چەند خێزان هەڵۆشانەوە ئێمە طبعا ئەمە ئەوە ئەبینین حکومەت تەقبول ناکە ئەزانێ کە بەڕاستی خۆپیشاندەران داوایەکی ڕەوای حەقی خۆیانە ئەزانێ کە لەسەر حەقن ئەزانێ خەڵک گەیشتۆتە چۆنەڵی ئینیاری کردوتەوە و تەواوی هیچ تەحمل نەماوە جان پڕ بۆ لێ ئەڕژێ تەواوی تر پێچی ئەم بابەتە ئەم حاڵەتێکی ئێستا ڕووەدا کۆنتڕۆڵ نەکرێت بۆی ئەوان هەموو توانای خۆیان هەموو بربەرەکانەیە گەکەن بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستانی تر نهاتە سەر شەقام داوای مافی خۆی نەکە خۆپیشاندان نەکە ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ لەو ڕۆژەوەی کە خۆپیشاندەران گیراون هەر یەکەمان بە فەردی لە ئاس خۆمانەوە لە هەوڵدا بوو لەگەڵ لایانی پەیوەندیدار
لەگەڵ ژنی مافی مرۆڤ لەگەڵ UN لەگەڵ هەمووانەدا هەندێک ئەو پێشێلکاریانە هەندێکیی هەموو پێشکاری بوو بەرامبەر بە خۆپیشاندەران بەڕاستی ئێمە نادوومان گاندوومانە شوێنی پەیوەندیدار ینی بەڕاستی زۆر جێگەی داخە کە ینی ئەوانەی کە دیعای مافی مرۆڤیژەکەن وەکو پێویست نهاتوونە سەرخەت کاتێکیش کە دێنە سەرخەت ئێمە وتمان هەموو نموزەجەکانمان گاندۆتە شوێنی پەیوەندیدار وەکو ئەندامی لیژنە من بە فەردی کەسێکی تر بە فەردی و لیژناش قەرارمانداوە بە زووترین کات لیژنەیەکی سەری ئامادە بکەین و سەردانی شار و شارەکانی کە بەردەوامی ئێمە لەسەر خەتین و عەدەد و ژمارە هەموو ڕاگیراوانمان لەلایەن نەک ئێم چەند ڕۆژەی کە تازە خۆپیشاندان سەری هەڵاتەوە ئەوانەی تر کە ئێستا 160 قسووریان تێپەڕاند کە تا ئێستا لە زیندانە ماونەتەوە لە ماوەی ئەم 2 ساڵەی کابینەی نۆدا بەڵێ ینی ئەوانەی ئەم 2 مانگی پێشوو بەدەل لەوانە ئەوانەی کەیتر بۆنمە چالاکوانان و مامۆستایان ومانە ئەوانەی دهۆک ئەنی ژمارەیەکی زۆرن کە تا ئێستا ئێمە چەند جار خۆتان ئاگادارن لە هۆڵی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان لیژنی ڕاست باردووە ئێمە بە ئیشی خۆمان هەڵساوین راپۆرتمان ئاراستەی لایەنی پەیوەندیدار و سەرۆکاتی پەرلەمان کردوتەوە نەتیجەکانمان پێوتن نموزەجمان قسۆتە ڕوو ناوەکانمان هێناوە ینی پێشێلکردنی مافەکانیان لە زیندانە هەموومان قسۆتە ڕوو ناعەدالەتی لە حکومەکان لە ڕاگرتنیان لە هەموو ئەوانەمان قسۆتە ڕوو بەڵام تا ئێستا نە لایەنی پەیوەندیدار نە حکومەتی هیچ مبادرەیەکی نەنواندووە بۆیە ئێمە دوێنێ بە فەردی لەسەر خەت بن بۆ ئەوەی چۆن ئەڵێ ئەوانی کە دەستگیر کراون بە زووترین کات ئازاد بکرێن بەڵام بەداخەوە کاتێک بۆ نمونە من ئەمێ ئەوە بڵێم لیژنەی مافی مرۆڤیش کە هاتۆتە سەرخەت بە دواداچوونی کورە لە چوارچێوەی راپۆرتەکەی ئێمەدا چۆتە زیندانەکان ئەوە وەڵامی ئەوان بووە بۆ نمونە کتوپڕ بە کۆمەڵک فلتەرا ڕوا سزادراوانە بینێ بنکراوەکانە بینێ ئەڵێ ئێمە ئەوانەی کە تەنها خۆپیشاندەرێکی تەبیعی بوون ئازادمان کردوون بەڵام ئەمانەیە ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستانیان تێکگاوە ڕامان گرتوون و نەمانێشت ئازادکردن ئەوە بە حکومەت دەڵێم کەسێک بەبێ چەک هیچ کاردانەوەیەکی توندوتیژی ئەنجام نەدابێ وەنیە زیانی بە هیچ کەسێک نەگەیاندبێ وەکو تۆ بەعالەنی تۆ بە دوێنێ کارێکت کرد پێرە کارێکت کرد عنی بەڕاستی باسی شەر ئەوەی کردووە وەنیە کە خۆپیشاندەر بە شێوەیەکی هێمنانە لە چوارچێوەی ئەو یاسای ڕێخستنی خۆپیشاندانە داوای مافی خۆیەکە هیچ کاردانەوەیەکی سلبی هیچ بە توندوتیژیەک هەڵی ناوکتاوەتە سەر بارگاک ئێمە هیچ کاتێک لەسەر لەگەڵ ئەوە دانی خۆپیشاندەر کاردانەوەی خراپ توندوتیژی بەرامبەر هیچ دام و دەستگایەک کە دام و دەستگایەک مڵکی هەمومانە دام و دەستگای حزبی بێ حکمی بێ هیچ کاتێکەوە لە چوارچێوەی یاسادا ڕێگەی نابێتەوە و خۆپیشاندەریش ئەوە چۆن ئەڵێ هەدەفی نییە هیچ یەکێک لەم توندوتیژیانەی ئەنجام نەداوە وەڵامی ئەوان ئەوەیە ئەڵێن ئەوان ئەمنیەت و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی هەرێمی کوردستانی تێگاوە و لەبەر ئەوەی کەسانی چالاکوان بۆن وەکو جەنابی مامۆستا پێچی هەڵسوڕاو بێ وەنیە یەکێک بێ لە ئەندامانی ئەنجومەنی هەڵسوڕاوانی مامۆستایان یا یەکێکی تر لە فەرمانبەران یەکێک تەمان هەر ئیشێگەکەی مەفروض تۆ بە گروپ بێ سەرۆکێک هەبێ ڕاپەڕێنەرێک هەبێ سەرۆکی ئەنجومەنێک هەبێ میشە ڕاپەڕێنێ ئەزانن ئەو کەسانە کە کەسانێکی بە تەسیرن خەڵک لە دەوریان کۆ بێتەوە زەرەر و زیان بە هیچ کەسێکی تاکێکی کۆمەلگا و بە فەرمانبەران و لایەنی ئەمنی حکمیش ناگەێنن بەڵام ئەو وەڵامیانە بەداخەوە تا ئێستا زۆربەی ڕاگیراوانی دهۆک تا ئێستا ماونەتەوە بە کۆمەڵێک مبەڕیر و دەلیلی ناڕەوا و نایاسایی مامۆستا ئێوە کە لە خۆپیشاندانەکاندا بەشدارون و پێم وابێت خۆشیەوە دەستگیرکراوەکان دەمێ ئەو بزانم کە هێزە ئەمنیەکان تا چەند درکیان بۆ دەکرد کە ئێوە هاتوون بۆ داوای مافی ئەوانیش کە چەند مانگ ئەوانیش موچیان وەرنەگرتووە واتە هەبوو لەنا ئەوانەیە کە پشتگیری ئێوە بکات یاخود نەرمتر مامەڵەتان لەگەڵدا بکات بەڵێ من ئەمێ جارێ بێمە سەر ئەوە کە گەڕێمەوە بۆ پێشتر کە ئێمە کاتێک کە خۆپیشاندانەکانمان ناو بەناوە ڕاگرتووە گەڕێنەوە بۆ 1/7 کاتێک کە یاسای چاکسازی دەرکراو ئێمە هیچ خۆپیشاندان و چالاکیەکمان نەکردووە و چاوەڕێ ئەو بەرنامەی چاکسازیەی حکوومەت بووین کاتێک کە چەند مانگی بەسەرا تێپەڕێ هیچ ئومێدێک نییە هیچ دروستکاییەک نییە لە چاکسازی حکوومەتە لەم بەرنامەیە کە ڕایگەیاندووە لەم یاسایی کە لە پەرلەمانە دەرکراوە بۆ چاکسازی ئێمە هیچ دروستکاییەک نابینین ئەوە بوو دەستمان کرد بە بەڵێ ئەوە خۆپیشاندانێکمان ئەنجامدا وەکو مامۆستایە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوایە ئەمە مەسەجێک بوو بۆ ئەوەی کە ئێمە واز نایەنین و چاکسازیمان نەبینیوە و ئەوەنەی بەسەرا تێپەڕێەوە ئەو
جالایکە وەستین دوای ماوەیەکی تر تا ئێستا ماو 5 مانگی بەسەرش دوای ماوەیەک کاتێک ئێمە ئەزانین دوای یاسای چاکسازی 5 مانگی بەسەر ئەڕوال لە پاتی چاوەڕێی چاکسازیکەی بەسەر 1.5 موچەتە بڕێ بە ناوی چاکسازیەوە تۆ لە ئەسنای بەرنامەی چاکسازیای هاتووی 5 موچەی منە بەسەر یەکەوە 5 موچەی فەرمانبەران بەسەر یەکەوە خانەنشین و هەموو موچەخۆران بەسەر یەکەوە 5 موچە ئەبڕی ئیتر ئەمە کاردانەوەی گەورە دروستەکە بەڕاستی یعنی ئەمە ڕقەکە زیاتر ئەستورەکە لە دڵی فەرمانبەران و خەڵکە ئەمە پەنگە خواتەوە ئەم پەنگ خواردنەوەی ئەگاتە ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان خۆپیشاندانەکان فراوانترکە تۆ واد لێ ئەکار ڕێگە چارە بگریتەتر بکەویتە ئەوەی کە بەرنامەدانەی بۆ خۆپیشاندان و بۆ ئەوەی دەنگت بەردەوام بێ و ناڕەزایەتیەکان دەربڕی کاتە ماوەسا بابێن سەروی کە چۆن چیرۆکی دەستگیرکردنەکەت چیرۆکی دەستگیرکردنەکە وەکو بێنە سەر چیرۆکی دەستگیرکردنەکە ئەمەوێ شتێک بڵێم لەسەر قسەکەی مامۆسا کە باسی ئەوەی کرد وتی کردیان بە دوو تاقمەوە لە سجنا ئێمە کاتێکە گیراین سەرەتا با بگەڕێنەوە بۆ پێشتر کە باسم کردوتم ئێمە 6 ساڵ لەسەر شەقامین ئێمە یارمەتیدەری هێز ئەمنیەکانیش بووین 6 ساڵ خۆپیشاندایکەی لە خەدارێک نشکێتەوە پشەویە دروست نەبێ زۆرە یعنی جێی سەرنجە بەڕاستی ئێمە وەکو ئەنجومەنی مامۆسای ناڕازی کاتێککە ئێمە خۆپیشاندانی یەکەممان ڕاگەیاند لە ڕۆژی چوارشەمە ئەو خۆپیشاندانەمان کرد لە باخی گشتیەوە بەڕێکەوتین و هێزەمنیەکان بوونە بربەست 3 بربەستیاندانا تامێن خەڵکەکەەوە زۆر بوو ئەوەنە ناڕەزایەتیەکان زۆر بوون هەر 3 بربەستەکان شکان لە بربەستی سێمە ئەوە بوو دەستیان کرد بە تەقاندنی بۆمب و گولە و ئەم شتانە و هەر فایدەی نەبوو ئێمە چوونە ناو سەراوە خۆپیشاندان ئەو ڕۆژە بە شێوەیەکی بەرفراوان بەڕێوە چوو دەنگی دایەوە بەیاننامەی تیا خوێنرایەوە دوایەوە خۆپیشاندان کۆتاییات بۆ ڕۆژی دواتر ئێمە وەکو ئەنجمەنی مامۆسایانی ناڕزی وەکو کولتوری هەمیشەیی ئەو 6 ساڵەمان ئێمە هاتین بەرنمەیەکمان کۆبوونەوەیەکی چەند دەقەیی بە پەلەمان کرد کە ئێمە بەیانی ڕامان گەیاندووە کۆتاییمان بە خۆشایەنانە بۆ بەیانی بەردەوامە بێ سەعادە وەکو ئەنجمەنی مامۆسایانی ناڕازی بەردەوام ئێمە پێش هێزە ئەمنیەکان پێش چالاکە مەدەنیەکانش ئێمە وەکو ئەنجمەنی مامۆسایانی ناڕازی پشتێنەیەکمان هەمیشە هەبووە هەمیشە چاودێریەکی چڕمان هەبووە لەسەر خۆپیشاندانەکان نەوەک دەستێک بێتە ناو تێشی بە ئەو ڕۆژە و کۆبوونەوەمان کرد وەکو ئەنجمەنی مامۆسایان وتمان ئێمە شوێنێکمان دیاری کرد کە لەو شوێنە بەیانی ئێمە لەبەری سەعات سەعات 9 هەمومان کۆبینەوە بۆ ئەوەی ئێمە خەڵکی تێکدەرێ شتێک نەچێتە ناو خۆپیشاندانەکانەوە خۆپیشاندانەکان بە ئاخارێکی خراپ دابرێ وەکو کولتوری هەمیشەیی خۆمان ئەو 6 ساڵە ئێمە لەو شوێنە کە کۆبوونەوەی چاوەڕێی برادرانمانە کرد من سەرەتا کە ڕۆشتم لە سابنکەرانەوە چوومە خوارەوە سێرم کرد هێزەکە زۆر زۆرە لە سەرایە ئەم سەر بۆ ئەو سەر هەمووی مێکزەمینیە و هەمووی جێیشە و شتێنێکیان بە دەوری سەرایە دروست کردووە منیش گەشت بوومە دەمی سەراوەتم سە بگەڕێمەوە تەبعاً دوێنێ بینراوم ئەم ناسنەوە بەو گەڕانەوەی هەستەکەن بانەمگرن خۆم مەشغوڵ کرد و ئێم تێپەڕان چوون بۆ لای سینەماکان وێ چاوەڕێ برادرانمە کرد لەوێ کاتێکە چەند برادێکم بینی بووین بە 5 کەس 4 برادری تر هاتن و لە بەرامبەر مزگەوتی گەورە لەویا چاوەڕێی برادرانمانە کرد ئەلەویا سەرۆکی ئاسایش مەسئولی ئاسایش داوات تەوقیانین مدیری ئاسایش و مەفرەزەکانی تەوقیانین بەجلی مەدەنیەوە یا بەجلی ئاسکەریەوە ئەوان بەڵێ جلی ئاسکەریان لە بەراو ئەزان خۆ جلی مەدەنی لە بەراو زۆر نەماینەوە دیقەتم نیا زۆر کاتێکا بەپێ ئەو یاسا بێ نابێ بە هیچ شێوەیەک ئاسایش تەداخلی گرتنی خۆپیشاندەران بکات تەنها پۆلیس دەبێت ڕۆڵی خۆی ببینێ ئەیش بە شێوەیەکی هێمنانە بە مۆڵەت پێدان بە ئەمری بۆ بورە مامۆستا بە ئەمری دادگا وانە دادۆرە بێ ئەمر بکات بڕیار دەرکات بڕیار پیشانی خۆپیشاندەران بدرێ ئەمرت دەرچووە کە بگیرێ بەڵام ئەمە ڕۆژ بگیری و هەموو لایەنەکانی هێزی ئەمنی بەشدار بوون بە شێوەیەکی زۆر تونڕەوان ڕۆژی پێشتر ئەو ناڕزایەتی بەرفراوانیان بینی بوو تەبعاً ئەوانش بەرنامەی خۆیانەیە تەنیا شتێک بۆ بەرنامەی ئەوان ماوەتەوە
چاکسازی و سەرکوتکردن لەم دوانە زیاتریان بەدەستەوە نەماوە تاوان چاکسازیەکە بەدی ناکرێ مەجبورن پەنابرن بۆ سەرکوتکردنەکە ئێمە کاتێکە لەو سەرسوچاوە سابوون و چاوەڕێ برادەرانمانە کرد و تەوەق دراین وتی ئەوە ماوەسا چیەکەن لەوێ وتمان وەڵا بەتەمان بچین بۆ سەرا بە خۆپشاندان و خۆپشاندانی ئێمە ژەرمەدەنیە و وەکو ساڵانی ڕابردوو تی شوێنی ئەوە وەکو مامۆستا ئێرە نیە بەردەم پەروەردەیە وتم ئاخر ئێمە بەشێکین لەم خۆپیشاندانێ دوێنێ و ئەمڕۆکە ئەکرێ ئەو ئەنجومەنی ماوەستایانی ناڕازی بوو خۆپشاندانی ماوەستایان بوو بەس ئەمە خۆپشاندانی دەستەی ناڕەزایەتیەکانە هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە خۆ بەس مافی من نەخوراوە مافی ناڵێکی شیرەخۆرە تا ڕیشتێک هەمووی لەم وڵاتە مافی هەمووی خوراوە لەبەرەوە ئەنجومەنی ناڕەزایەتیەکانە ئێمەش بەشێکین لەو ئەنجومەنە لە ئەنجومەنی ماوەستایی ناڕازیش بەشێکە لەو ئەنجومەنە لەبەرەوە کە تەوەقیانداوی باشە ئیتر مۆبایلەکانیان لێ وەرگرتین و ئێمەیان کردە سیارە باوەڕ بێ یعنی ئەمش مافی خۆمان ینی بە شێوەیەک ئەم سیارەی لێ ئەخوڕی تم کاکەیان ئێمە گیراوین لە سیارەی مقاپەتین یەکاکە تۆ بەناو ئەم شاران بۆ 150 لێ ئەخوڕی گەشتونە دەقەراق شارد ئەو سیارە 200 لێ خوڕیوە یەکاکە گیان خۆ تۆ داعش تاوانبارێکی گەورەیە سیارەی کە بساونیە باشە زانیتان بۆ شوێتانە بن نەمانزانی ناوەڵا نازانی بۆ شوێ دەبن حتا لە ناو مافی ئەو 5 کەسە بوو مافی ئەوەی نایێتە لە ناو سیارەکە یعنی لەگەڵ هاوڕەکانیشتا گفتوگوێ بکەی یعنی ئەوە بەسیترین شتە مۆبایل هەموو شتێکتان لێ وەرگیرە مۆبایلمان هەر لەوێ لە بەردەم مزگەوتی گەورە مۆبایلەکانیان لێ وەرگرتین و وتی پێشم کەون کە پێشی کەوتین و ئیتر ئێمە پاشە ئەگەر ئێوە مۆبایلتان تەسلیم نەکردەیە لەگەڵ یان ڕۆشنایە بە بێ ئەمری دادگەوە بە بێ ئەمری دادوەرێک و ئەوانە تونوتیژیان بەرامبەر دەکردن ئەوان ئەگەر تۆ ڕوبەڕوویان بیتەوە و تونوتیژیت بۆ ناکەن ئەوان ئەمریان پێ ئەمری چیان پێیە ئەوان ئەوە نییە خەڵکیان ناوەتە لەسەر شەخان ینی تۆ کە ڕوبەڕووی بیتەوە بەرامبەر مافی خۆت وازن نهێنا کە زانی واز ئەوان ئەڵێ بڕۆ بڵاوی لێکە کە ناڕۆی ئەو گرێ کە ڕوبەڕووی ئەبیتەوە تێتەڵەیە خۆشتان بینیتانە و تەسویری شەیە و بەڵێ بڵێ زۆر بە زەحمەت ئازادیش دەکرێت کە ڕوبەڕوویان بیتەوە بەڵێ اینجا ئەوە ئەو قسانم لەسەر ئەوە کرد کە لەسەر قسەکەی ماوەسا بەدرێ کە باسی ئەوەی کردوەتی داوامان کردووە و بەشێکیان بەربوون و ئەوانە خۆشاندەر بوون و بەشی دووەم دابەزین کوێیە دابەزین وتیان کانی گۆمەیە ئێرە باشە سجنی کانی گۆمەیە ئێمەیان بردە هۆڵێکەوە وەڵا ئیتر ئێمەیان شەو هێشتەوە و شەو هاتن 2-3 جاراتن ناویان لێوەگرتین و تعدادیان کردین و ئیتر ئێمە کە سەرەتا ڕۆشتم 2 کەسی لێ بوو مرد مناڵێکی لێ بوو لەگەڵ خۆپشاندان بوو مرد مناڵێکە لێ بوو وتی لە بەردەم تەلەفۆنم کردووە لە بەردەم سینەماکان چام خواردوێتەوە هاتوون تێدی تۆ بە تەلەفۆن خەڵبانەکەی ئەمەی وت لەگەڵ مامۆستایەکی تری لێ بوو کاک مەحەمە لە زانکۆیە ئەو توانیان هێنا بوو پێشێمە ئێمەش 5 کەس بووین بە 7 کەس دواتر ئیتر ئێمە وتمان لەوانەیە هێزێکی زۆریان هێنابێ و ئیتر کۆتاییان بە خۆپشاندانەکان هێنابێ و ئەمانە کاتێککە ئەسجەکە گەیشتووە بە خەڵکو و بە ماوەسایان و فەرمانبەران وەزعەکە تەقیوەتەوە ئێمە گیراوین هێریشیان بردووە سەرایان گوتم ئاگامان لەمە نییە کەی ئاگامان لێبوو کاتێکمان زانی یەکزەمینی هات و خەڵکیان هێنا و برادەرەکانمان هێنان و گیران و هەمویان وەجبە ئاهاتن تقریبا بوونە چەند کەس بوونە تا نیرۆ 43 و هەرێکی گەشیانێنا لە 45 تێپەڕی تانی وەڕۆ 45 کەسیان دەستگیر کردووە بەڵێ اینجا با بێنە سەر ئەوەی کە مامۆستا باسی کردوتی ئێوە وەجبەیەکیان بەردەین و وەجبەیەکیان ئەمێننەوە ئەو وەجبەیە کەمانەوە ئەو وەجبەیە کە بەربوون 3 مامۆستامان بەربوو لەگەڵ ئەو خەڵکەی کە گیرا بوو مرد مناڵی تیا بوو هەتا 7 ساڵی تیا بوو 7 ساڵ 14 ساڵ تا 7 ساڵی تیا بوو باشە
ئەمانەی کە شەو بەربوون شەو دوو پاسیانێنا خەڵ تعدادیان کردین دوو پاسی چۆڵیانێنا تعدادیان کردین و ئەو ناوانەی کە خوێندیانەوە 23 ناویان خوێندەوە 24 بوو 23 ناویان خوێندەوەیان برد خودیانە پاسێک و ڕۆشتنیان بەرەبن وتمە پاسی دووەمیش بۆ ئێمە ێسە ناوی ئێمەژە خوێندنەوە بەرەبی دوای من دقەتم ماوتم برادەران ئەزانن هەموو چێ مامۆستامان دەبێ ئەو مامۆستاکانمان هەموو ماونەتەوە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی ئەمە شتێکی تایەوەمە بەرنابین تیان چۆنەوە نییە پاسیان بۆی ناوین وتم باوەڕتان بێ بەرنابین وتم ئێمە ئەم شۆ بەرنابین چیرۆکانەکە زۆر لە سەردەمی باسە جێگە ڕۆژگیری خەڵکیان دەستگیر کردو وتی چۆن بەرنابین وتم ئێمە بە هەڕامێکی ناویان لێ وەرنەگرتین وتم با وتم ئەی بۆ بە هەڕامەش هەر بەو تەسە سولێکە وەریان کرد بانگیان نەکردینم بۆ بەردان ئەوە نییە مامۆستاکان ماونەتەوە جا باشە مامۆستا ئەگەر تێک دەربێ ئەگەر مامۆستا تێک دەری شار بێ کاک خالی ماوەتی دوایی من بەخوا با خزمەتیشی نەگەیشت بووم وتیان ئەو بووە هات لەگەڵ مافرەتەکە ئێمەی کرد وتی مامۆستایەوە بوونەتەوەی پشێوی ناو بازار و دوکان و بازارتان بەخەڵدانەوە و ئەگەر بازار و دوکان بشکێ مۆبایلێک بدزرێ بێەوەیە بژێرم ئیتر مەجای ئەوەی نەیە بڵێ من ئێمە نیو سەعات پێشەوە وتم دوایی باسم کرد بۆ لەوێلەکانی کۆمەوتم نیو سەعات پێش ئێمە بەرنامەمان بۆ بین شتێنەیەک دروستکەین بۆ شێوێ دروست نییە تاوان ئەمە کە مەجای ئەمەی نەیە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوان بەرنامەی خۆیان جێبەجێ بکەن مامۆستا داوای ئەمری دادگاتان کرد جەنابتانەوە کاتێک کە یەکسەر ئەو ڕەشبگیری ڕوبەڕووتان بوویەوە ئێستا نەتەوەت بێ بزانە ئەمری دادوەرمان بەرێ با بزانین ئەمرمان دەرچوو بۆ گرتن چه فەرمانێک دەستگیرتەکە ئەو بەبێ فەرمان تۆ دەستگیرەکە فەرمان جێ و بە یاسا ناچێ بەڕێوە ئەو من هاتووم بۆ داواکردنی مافی سەرەتایی خۆم کە موچەکەمە باشە ئەو بە چه یاسایە موچەکەی منی بڕیوە ئەم قسەی ئەم جارە زۆر هەر بۆ یاسایش منەگرێ ئەم قسەی ئەم جارە زۆرەکرا هەر ئەو هێزاننی کە ڕوبەڕووتان وەستا بۆوان ژوەکوێەوە موچەکەیان فەوتاوەکوێەوە ئەمان معاناتیانەیە وەکو شخص لە لابەلا هیچیان پێ نەدەوتن هیچیان نەداوت مامۆستاکەن وڵای ئێوە ڕاست دەکەن بەڵام ناچارین عوزرێک بێنەوە بۆ ڕەفتارانەی ڕوبەڕووی خۆپشاندەران دەیکەن ئەوان لەوێ هەموو شتێ هەموو عوزرێنەوە ئەڵێ ئێوە حەقی خۆتانە و مافی خۆتانە و هەتا هات نەژوورەوە خۆشبێکیان من ناویان نازانم یعنی مەسئولەکان و لەگەڵ حیمایەکانیان هات نەژوورەوە هەنێ پرسیاریان کرد مێرمناڵێکیان مان کرد وتی ئەوە مامۆستای حەقی خۆیەتی هاتۆ سەرجادە داوای موچەکەیەکە ئەی تۆ بۆچی هاتووی ئیتر خۆلەیە خابێت لە مناقەشەی لەگەڵا ناکەیت و بڵێ کاکەویش موچەی باوکی بڕاوە داوای پارە لە باوکیەکە باوکی پارەی پێێنی ئەڵێ موچەم وەرە نەگرتووە پارە و بەمێ هاتووە بۆ حەقی باوکی حەقی براکەی حەقی دایکی کە موچەکانیان بڕاوە ئەمیش کە موچەی باوشی بڕا ئۆتۆماتیکی موچەکەی خزمەت گزارەکانی ئەم مناڵەشە بڕێ مافەکانی ئەم مناڵەش نامێنێ لە ماڵەوە لەبەرەوە چیەکە پەناباتە بەرەوەی لە شەقامە بچێ داوای مافەکانی کە وەکوی کە بەڕێزە فەرموود داوای مافی ئەوانیشتان کردووە بەڵێ ئەوانەی کە دوای ئێمە بۆتە پشەوی و ئەوانەی کە بەردیان وەشاندووە هاتووە بۆ مافی ئەوەی کە گولەی بەرامبەرەوە شێنێ و کە قومبەری تێگرێ ئێمە پێمان وتن ڕۆژێ پێشەوە لە خۆ پیشاندانی یەکەمە لەسەرا بە مایکەکە هاوارمان کرد لە هێزە منیەکان وتمان ڕجاتان لێەکەین ئێوەش وەکو ئێمە مافتان خوراوە مناڵەکانی ئێوەش وەکو مناڵەکانی ئێمە چاوەڕێی دەسی ئێوەن پارەتان پێ نییە موچەتان وەرنەگرتووە بەڵام دەسەڵات بەرنمەیەک هەیە بە ئێوە جێبەجێ مەکەن ئەویش بەرنامەی سەرکوتکردنی خۆپشاندانەکانە ڕجامان کرد ئەمە جێبەجێ مەکەن ئەوان ئێستا بەرنمەیەکی تریان گرتوتە بەر هێزەکانی سلێمانیە بن بۆ ڕانێی ڕانێ و هەوازیێنن بۆ سلێمانی و هی شوێنێکی ترەبەن بۆ گەرمیان و
ئەمەیان گرتووەتە بەر. زۆر باشە ماوەستا بەدێ دەگەڕەوە لای تۆ بۆ لە پارێزگای سلێمانی بۆ نمونە بەرپرسی باڵای ئەم شارە کە با بڵێن بەرپرسێکی گەورەیە زۆرێک لە هێز ئەمنیەکان لە ژێر سەرپەرشتی ئەودان لە ڕاگەاندە دەڵێت کە تەحملتانە بێت سەبرتانە بێت چەند ڕۆژێکی کەم دۆخە چاکە بێت وە ئێوە حەقی خۆتانە ئەمە دەکەن بەڵام لە ژێرەوە هێزە ئەمنیەکانیان بەم شێوازە ڕەفتار لەگەڵ هاوڵاتیانیان دەکەن بۆچی ئەم دووفاقی هەیەی هۆکار چی بۆ شێوازن خۆی وەی جێگەیدا خۆی جەنابی مامۆستای شاری پێدا ئەوانیش تەبەن کار بەدەستەکان نا ئەوانی کەیتر دەستی باڵان هەیە و دەستیان بە ڕەش و ڕووتی هەرێمی کوردستان و موچەخۆران و خۆپیشان دەرانەکە ئەوانی کە تەبێمە سەردانی هەندێک دام و دەستگامان کردووە سەردانی چەند مرکزێکمان کردووە سەردانی تەنانەت هەندێک لە ئاسایشی شارەکانمان کردو و پێچێ بەڕێوبەری گشتی شارەکانی هەرێمی کوردستانمان بینی بێ باوەڕتان نەبێت لێکۆڵەر وەزابتەکان وە زۆربەی چۆنەڵی لایەنی ئەمنی ئەو مرکزانە لە ئەو خۆپیشاندەرانە زۆر زیاتر دەردەدڵیان پێبوو زۆر زیاتر ئازار و ناڕەحەتیانە خستە ڕوو و زۆر مەعاناتیان لە ئەمان زیاتر بوو تەنانەت هەموو ئەوانیشیوە ئاواتیان ئەوانی شارە پێدا خست بۆ سەر ئەوەی کە کەی پرۆژەی چاکسازی جێبەجێ کرێ بەداخەوە ئەو پرۆژەی کە کاتێک هاتە پەرلەمان ئێمە دژی بووین یەک هەفتە شەڕمان لەسەرەوە کرد کەتر بەو میکانیزمی ئێمانوان جێبەجێ بکرێ بەداخۆ جێبەجێ نەکرا شەڕی گەورەی ئێمە ئەوە بوو بە ئەم پرۆژەی چاکسازیە ئەم حکومەت دەزوڵانەکە کە 6 پەیڕەوی بۆ دابنرێ بەس تەنها ئەو یاسا 6 پەیڕەوی بۆ دانرا بەدەستی بە ئارەزوی خۆی دەستکاری کرد و ئەو لێکەوتەی لێکەوتەوە کەیتر وەکو جەنابی مامۆستای شارەی پێدانەک چاکسازی نەکرا دەنگ موچە لە کاتی خۆیان دابەش نەکرا نەک موچە خوراوەکانیان بۆ نەگەڕا بەناوی پاشەکەوت بگرە هەر بە عەلەنی و بە ئاشکرایی بە بێباکانە و بێشەرمانە 5 بانگیان تەفروت ناکرد طبعا ئەوانەی کە کار بەدەستن بۆ ڕای گشتی بۆ ئیدعای مافی مرۆڤ بۆ بەڕاستی بۆ لایەنە نێودەوڵەتیەکانە خەنە ڕوو لەبەرەوەی بۆ خەڵکی دیار بێ لە هەرێمی کوردستان ئەمن هەیە ئاسایش هەیە مافی مرۆڤ هەیە ئێمە لەگەڵ داواکاری خۆپیشاندەرانی ئەوان بۆ ڕای گشتی ئەمە خەنە ڕوو لە مەیدانی ئەمەلە زۆر پێچەوانە بێتەوە ئێوە چیتان کردو بۆی کێوەش ڕای نێودەوڵەتی ئاگدار بکەنەوە وشیاریان بکەنەوە لەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە لە کاتی خۆپیشاندانەکەانە چه پێشێلکاری کاتێکدا خەڵک لە خۆپیشاندانە زۆر بێمتمان بەرامبەر پەرلەمان لەمە لە ڕاستیەکە لەوانی خۆشتان درکتان بۆ کردبێ ئەزانی شۆنە خۆی لیژنەکەی مەوتمان 11 کەسە پێ دەچێ با بە ویژدانەوە بیڵم هەر 11کەمان لەم چەند ڕۆژەیە لەسەر خەت بووی و هەممی گەورەی سەردڵی ئێمە بووە بەڵام جاری وایە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕە پێچێ لە بەرەوەی من ئۆپۆزیسیۆنم لەلایەنی دەسەڵات نیم زیاتر بە تەنگ بابەتەکەەوە بم لەو ڕۆژۆم بەردەوامی لەگەڵ بەڕاستی لایەنی پەیوەندیدارە لەسەر خەتم لەگەڵ لیژنە لەسەر خەدم پەیوەندی بە ئەمەوە بکە بەو بەڕاستی پارێزگارەوە بکە بەم کار بەدەستەوە بەو زابت بەم دادوەربەوە هەموو هەنگاوەکانی خۆم ناوە کەس پێچێ کەسێکی تر هەنگاوی خۆی نابێت بەڵام ئەوانی کە لەلایەنی دەسەڵاتن ئەوان وەڵامی دەسەڵات وەرەگرن ئەوان بەڕاستی بەموو لە فەرمانەکانی دەسەڵات کەواتە ئێستا وەکو تاک خۆ دەتوانانی راپۆرت بەرزکەیتەوە بۆ ناودە نێودەوڵەتیەکان من راپۆرتم ئامادەیە و راپۆرتیشم گەیاندۆتە لایەنی پەیوەندیدار وەکو لیژنەش ئێمە ئێستا حالیان لەوەدای هەموو ئەو بەڕاستی ڕووداوە نەخوازراوانی کە لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارچکەکان ڕوویداوە ئەو پێشێلکردنی مافی خۆپیشاندەران ئەو دەستگیرکردنە ئەو بەڕاستی گازی فرمێسک ڕەژە ئەو گول لە بەکارهاتنە ئەو کارە بالێدانە ئەو بەسەراکردنی بۆ عەزلی خۆپیشاندەرانە ئەوانەمان هەموو کردوتە پاکێجێک ئێمە لایەنی پەیوەندیدار ئاراسی لایەنی پەیوەندیدارەکەین ئەگەر خۆم بە تەنها وەکو بەڕاستی ئەندامێکی لیژنە کە بڕیاردەری ئەو لیژنێم لە لیژنەی مافی مرۆڤ کە ئۆپۆزیسیۆنم ئەگەر بە تەنها ئەوەم کردبێ من کۆڵادەم بۆ ئەوەی کە مافی خۆپیشاندەران بەڕاستی دەستەبەر بکرێت کە مافێکی زۆر سەرەتاییە ئەویش دەستەبەرەکردنی موچەیە لە کات و ساتی خۆیدا بەداخەوە منەوێ ئەو بڵێم وەکو جەناب پرسیارێکرد لە جەنابی مامۆستا کرد ئایا بۆ نمونە کاتێک دەستگیر کراون کار بەدەستان و زابط و بۆ نمونە هێزی ئەمنی ئەوانە هەمان مەعاناتیانەوە بە دوای مافی ئەوانی شەوە بوون ئایا هیچ بۆ نمونە کاردانەوەیکیان نەبووە مێوە بڵێم ئەو ڕووداوی ئەو ڕۆژە کە لە هۆڵی پەرلەمان ڕوویدا کە بەڕاستی کۆبوونەوەی پێشووتر یعنی ئەوان بەرنامەیەکیان هەبوو هاتبوون بە پەیڕە و هەموو قسەکانی ئێمەیان عەزلە کرد مقاطعی یەک بە یەکمانیانە کرد کە نقطە نیزامیان هەبوو بەڵام لایەنی دەسەڵاتیانیش ئەبعنین بۆ نمونە نقطە نیزامیەکەی پەیڕەویش نەبوو هەم قبوڵە کرا هەم مقاطعە نەکرا هەم ڕێگەی پێدرا ئەمە وای لێ کرد
یعنی کاردانەیەکی زۆر قورسی لەسەر دڵی پەرلەمانتاران بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی خاوەن وجدانەکان دروست کرد. کاتێک بۆ نمونە ئێمە لە پەرلەمان ئەو شارە قورسەمان دروست کرد نەمانێش کۆبوونەوەکەی پەرلەمان ئەنجام بدرێ بە کۆدەنگیەوە جێگەی خۆشحاڵیە کە زۆربەی لانی دەسەڵاتیشمان لەگەڵ بوو ئەمێ ئەو بڵم کارجەلال کاتێک گاتینە دەرەوە کە لە بەڕاستی لە فراکسیۆنەکانی زۆرینە لانی دەسەڵات لەگەڵمان نەبوو لە هۆڵی پەرلەمانە بەڵام کاتێک هاتە دەر خۆشە لە مەیدانی عەمەلا ڕۆڵ ببینی بەکردداری چۆن ئەڵێ ئەوەی لە ناختایە ئەنجامی بدەیت دە پەرلەمانتار زیاتر هەر لە هۆڵی پەرجارێ لە بینەی پەرلەمان نەچوو بینە دەرەوە دەستخۆشییانێ کرد ئێمان ئەزانین لەسەر حەق بوون قسەی دڵی ئێمەشتان کرد ئازاری دڵی ئێمەشتان ڕەوانەوە دیوەرنە مەیدان دیوەرن بەکردداری ئێوە چۆن هەڵبێز بنوێنن ئێوە نوێنەری ئەو خەڵکن ئێوە سوێندی یاساییتان خواردووە ئێوە خەڵک بەڕاستی هیوای لەسەر هەڵچنیون ئێوە بەڕاستی لە پەرلەمان نەتوانن داوای مافی خەڵکەن یعنی بەڕاستی خەڵک ئەوەی کرد بێهیوایی بەڕاستی تەنگ بە خەڵکی وڵاتیان فەرمانبەران هەڵسێ بۆی من لێرەوە دەڵێم من دەستخۆشی لە هەموو ئەو 37 پەرلەمانتاری هۆڵی پەرلەمان دەکەم و ئومێد دەکەم ئەو عەدەدە زیاد بکە با ویژدانی خۆیان ئاسوودە بکە من ئەڵێم ئەو ڕۆژە کە بەڕاستی ڕێگریمان کرد لە ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بۆ مافی موچەخۆران بۆ چارەسەرکردنی گرفتی موچە بۆ دابەشکردنی موچە لە کات و ساتی خۆیدا ئێمە ڕازی نەبووین بە ڕۆژی دواتر پڵانتوانی هەر ئەو ڕۆژە بابەتەکە بگۆڕبیکەن بە بابەتی موچە یا ڕۆژی دواتر یا خۆچاشەوە بەڵام ئێمە وتمان بە هیچ شێوەیەک نە ڕێگە ئەدەین حکومەت تیمی حکومەت بێ ڕاپۆر بخوێنێتەوە عەرزی چالاکیەکانی خۆی بکە نە ڕێگا دەیشتمان بۆ ڕووکاتەوانی کە لە بۆ ئێلام و ڕایگەشتی ڕوون یەکەنەوە دێن لە هۆڵی پەرلەمانی شەما قساکەن یا بە نەتیجەی دانوستانکاری وەفدی هەرێم بۆ بەغدا ئەبێ ئەوان بێن و بڕیار بدەن کە موچە لە کات و ساتی خۆیدا سی ڕۆژارێک دابەش دەکرێ و بەبێ بڕین ئیتر بە هیچ شێوەیەک ئێمە تا ئێرە چۆنەڵی نەفەسمان درێژ بۆ ڕێگە نادەین ئێمە وەکو ئەو 37 پەرلەمانتارە ئومێد دەکەین عەدەد ئەو 37 زیادکە ویژدانی خۆیان ئاسوودە بکەن لەگەڵ بەڕاستی چالاکیەکانی خۆمان بەردەوامە بین بەڵام بە شێوەیەکی هێمنانە بۆ ئەوەی کە ئینشاڵڵا مافی موچەخۆران زۆر باشە هاتووە درێ دەستان خۆش بە سپاسان دەکەین کە بەشداری ماساڵ سپاس هاتووە شتێکی تریش بڵێم زۆر بە کورتی با لە 30 ثانیە تەواو بێت چونکە کاتێک بێت دەستەوە نەماوە ویستم ئەوە بڵێم ئێمە وەکو مامۆستایان چاوەڕێوەمانە کرد ئێمە شکۆی مامۆستانشکێکە شکۆی مامۆستاشکە شکۆی پەروەردەشکێشکە شکۆی پەروەردەشکە شکۆی کۆمەڵگایشکێ ئەوەندە مەجاریانەیان هەتا تەلەفۆنێکی بۆ ماوەکەین دەچێرکە بڵێن بەس ئاگاتان لە حاڵی ئێمە زۆر باشە و ئێمە لە پلان شوێنین ئێمەیان کوراوەتە قاعەیەکی ساردەوە وەکو مافی مرۆڤ و مافی مامۆستاش ئێمە لە قاعەیەکی ساردا بەبێ هیچ گەرمکەرەوەیەک ئەوەش واز لێبێنە معقول لە مامۆستایەک بێتە سەر شەقام هاوارکە بۆ سەرەتاییترین مافی خۆی کە موچەکەیەتی چی یاسایەکە هەیە بەدیەخان شارەزاترە چی یاسایەکە هەیە دوو ڕۆژ مامۆستایەک بەم زستانە بخێتە ئینفرادیەوە دوو ڕۆژ بخێتە ئینفرادیەوە بەم چ لێ زستانە کاتێکە هەموویان قەزاری مامۆستان بەڵام سەرۆکاتی پەرلەمانیشەوە ئەنی ئەگەر مامۆستانە بێ ئەوان بەچی پێگەیشتون ئەنی تکاو ڕەجامان کرد وتمان ئەو مامۆستا ئەو برادەرەمان لە ئینفرادی دەکەن بێننەوە ئێرە زۆر باشە ببورن دەرفەتمان هیچ نەماوە زۆر سپاس بۆ جەنابستان وەڵە بینەرانی عەزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆی هیوای کە سەرجەم بڕگەوەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی و یازمی بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ